بەڵێ شرۆڤەکاری سیاسی عەلی کەریمی لەسەر هێڵی سکایپ لەم بەشەی بەرنامەدا لەگەڵماندایە. بەڕێز کەریمی شەوتان باش. شەو باش، شەوی بینەرانت باش. بەڵێ بەڕێز کەریمی لێکدانەوەتان لەسەر ئەوە چییە کە دەوڵەتانی داگیرکرد دەیانەوێت لۆزانێکی دیکە بەسەر کورداندا بسەپێنن؟ ئایا ئەم لۆزانای کە دوای 100 ساڵ قسەی لەسەر کرا بە فعلی لۆزانی دیکە لەسەر کووردا بە چ شێوەیەک سەپێنراوە؟ لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ خۆت و بینەران، ڕاستە لە 22 23 و 24 مانگی ئەو مانگی کە تێداین ئێمە زۆربەی زۆری چالاک و سیاسەتمەدار و حیزبگەل و ڕێکخراوگەلی مەدەنی لە لۆزان کۆبووینەوە و یادی 100 ساڵەی نابێ بڵێن یادی بەخێر، بەڵام بە هەرحاڵ 100 ساڵەی لۆزان گیرا و کۆمەڵی قسە و باسی لێکۆڵینەوە ئاکادمی ئەوە کرا. ئەوەی کە دیسان لۆزانێکی دیکە بەڕێگاوەیە، ئەمە بە درێژایی ئەم 100 ساڵە هەموو ڕۆژە لۆزانێکمان هەبووە، هەموو ڕۆژە ڕاستە لەباری جۆغرافیایەوە جارێک دابەشکراین و لە لۆزان، بەڵام وەکی دیکە لەباری زێهنیەتی لەباری نەتەوەیەوە ئەمە لە مێژە دابشکراوین دووبارە دابش دەکرینەوە. بەڵام ئەوەی کە جێگای خۆشەیە، ئەوەی کە هەر لەو وتاری برای خۆشەویستم هەواڵ زاگرۆزدا هاتۆوە، ئەویش ئەوەیە کە ڕاستە دەوڵەت دروست نەبوو لەو 100 ساڵەیدا، هەرچەند سەردەمی سەدەی دەوڵەت و نەتەوەکان بوو، بەڵام ئێمە نەمانتوانی دەوڵەتی سەر بەخۆی کوردی دروستکەین. بەڵام ئەوەی کە کاک زاگرۆسیش کوتی وەخت نووسیوێتی، ئەوە حقیقەتێکە کە ئێمە نەیانتوانی ئێمە لەباری نەتەوەیەوە بتوێنەوە، نەیانتوانی ئێمە لەباری نەتەوەیەوە تەنانەت دابەش بکەن و تا تۆ دەبینی ڕۆژ بە ڕۆژ زۆرتر هەستی نەتەوایەتی، زۆرتر هەستی یەکبوون، زۆرتر هەستی یەک وڵات، یەک کورد، یەک ئەوە زۆرتر بەرجەستە دەبێت، زۆرتر خۆی نیشان دەدا. ئەگەر ئەوان بە بستۆڵکەیەک سنوورە جۆغرافیاکانیان لێ جیا کردوینەوە، ئێمە بە دەریایەکی فراوان خێن و عیشق و محبەتی ناو پارچەکانی کوردستان، ئەوە تا تۆ دەبینی گریلای باکوور لە ڕۆژهەڵات شەهید دەبێ، ئی ڕۆژاوا لە باکوور، ئی ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا. ئەو چەند ساڵی کە ڕۆژاوا ئەو حرەکەتە بێوێنەیەی کرد بە دژی داعیش وانە، تۆ دەبینی بە سەدان گریلای ڕۆژهەڵات و باکوور و باشووریش خۆیان گەیان دە ڕۆژئاوا و ئەو سنوورە دەستکردانیان هەموو لە ژێر پێنا و ئەو جۆغرافیایی کە 100 ساڵ لەوە پێش لۆزان دابەشی کرد، تقریبەن دەتوانم هیچ معنایە دەتوانم بڵێم هیچ معنایەکی مەلموسی ئەوەی نەماوە و خەڵکانی شۆڕژگەر و خەڵکانی کورد توانیان سیاسەتوانەکانی کورد و گریلاکان و پێشمەرگەکانی کورد توانیان کە ئەوە بڕەوێنەوە کە کورد دابەش ناکرێت. ئەگەر جۆغرافیاکەشتان دابەش کردووە، بەڵام کورد دابەش ناکرێت. بڵێ بابەتێکی دیکە ئەویشەوەیە بابەتی دەوڵەتە لە حزبی تاکەکانی کووردا. ئەو هێرشانە بۆ ئەوە گرێدەدەنەوە لەبەرەوەی کورد دەوڵەتی نییە، بۆیە هێرش دەکرێتە سەری. ئەگەر دەوڵەتی بواە باش دەبوو، بەڵام لێکدانەوەی وتەبێژی کەجەکە ئاراستەیەکی دیکەی هەیە. دەڵێ ئەوە زێهنیەتێکە کە پەیماننامەی لۆزان لێکەوتەکانی لە چاندی لە فکری و لە ڕامانی ئێمەدا چاندوویەتی، پێویستە ئەو فکرێتەوە لانین و هەندێک دەوڵەت دەکێشێ بە چالشە. ئێوە لەو بارەوە سەرنجتان چییە؟ ئەم پێم وابێ ئەوە کێشەیەکی زۆر قوڵی ئاکادمیە، کێشەیەکی زۆر قوڵی نەتەوەیە کە ئەو ڕۆ یەکەم جارنێ ئەو مەطرح دەکرێت. ئەویش چەمکی دەوڵەت نەتەوەیە، ستەیت نیشنە، کە ئێمە تاکوونێ ئێستاشی لەگەڵ بێ زۆربەی زۆری ئاکادمی و خەڵکانی سیاسی بڕوایان بەوەیەکە چونکە کورد دەوڵەتی نییە، پس کورد نەتەوە نییە. یعنی ئەو دوو چەمکی دەوڵەت و نەتەوە
تا ئێستاشی لەگەڵ بەبەیەکەوە بەسراوەتەوە ئەویش لە چوارچێوەی بیر و باوەڕی دەوڵەتانی بورژوازی ئەوڕۆی دنیاە چونکە تۆ دەتوانانی بڵێن نێونەتەوەیی دەوڵەتانی نێونەتەوەی ئەوڕۆکانە دەوڵەتانی نەتەوە نین ئەوێنی ئومەمی متحیدە سازمانی ملل سازمانی ملل نییە سازمانی دەوڵەتەکە دروستکراوەکانە یعنی ئەوە حقیقەتێکە کە ئێمە دەبێت ئەو چەمکە بە جۆرێک لە جۆرەکان پێداچینەوەی پێدا بکەین بیگۆڕین ڕاستە ئێمە دەڵێن سازمانی مللی متحید یا دەوڵەتە دەوڵەتەکانی یەکگرتوو بەڵام ئەوە حقیقەتێکە کە ئەمە ئەو دەوڵەتانە نیشان دەدا کە نەتەوەکانیان خامۆش کراوە نەتەوەکانیان لە پشتی پەردەن قارەمانەکان نەتەوەکان لە بازاردانین لەسەر لە ڕۆژەفدانین بەڕاستی ئەمە دەبێت دەستانەکانە ئێمە بڕێی من پێداچوونەوەیەکی زۆر قوڵی تئۆریک و ئاکادمی پێ بکەین کە ئایا دەوڵەت و نەتەوە بەیەکەوە بەسراونەوە ئایا دەکرێت ئێمە نەتەوە بین میلەت بین نەیشن بین بەڵام دەوڵەتمان نەبێت کە ئەم پێم وابێت لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا بە تایبەت لەو 50 ساڵی ڕابردوودا ئێمە بە عەمەل ئەومان نیشانداوە کە کورد نەتەوەیەکە ئەوە تا لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە باکوور لە باشوور خەبات دەکەن یەک خەبات و یەک وڵات دەکەن بەڵام دەوڵەتیشمان نییە ڕاستە کە ئەگەر لۆزان ئەو دەوڵەتە فەرمایشەی کە هەواڵ هیوا چاکی ئیشارە پێ کردووە کە تەنیا و تەنیا نۆنەری زۆردارەکانە ئەو دەوڵەتە ئەگەر دروستیش کرابایە دەوڵەتی ئاغا و شێخ و بەگەکان و برژوازیەت دەبوو ئەوە دراستەوە دروست نەکراوە بەڵام حقیقەتێکی دیکە هەیە کە ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان ئەو ڕۆکانە شۆڕژگێران و پێشمەرگە و گریلاکانی هەر چوار پارچەی کوردستان بەیەکەوە گرێدراوێکی ڕۆحی و معنەوی چاچیان دروست کردووە کە ئەوە بۆنی نەتەوەیەکی لێدێ و هیچ کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکە چونکە دەوڵەت لۆزان دەوڵەتی بۆ ئێمە دروست نەکرد کەوابێ ئێمە نەتەوە نین بەڵێ ئێمە نەتەوەیەکی زۆر عەمەلی نەتەوەیەکین کە دەتوانین تەئسیرمان هەبێت لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ عەلی کەریمی سیاسەتمەدار و شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس دەکەین بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاڤەدا زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی هێژەی ڕاڤە بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ڕاڤەی ئەم شەو دوا بە دوای بەرنامەی ڕاڤە هاوکارانم لە بەشی ناوەندی هەواڵەکانەوە هەواڵەکانیان ئامادە کردووە دوایین هەواڵەکانی ئەمڕۆ تا بە ئێستا پێشکەشتان دەکرێت بەردەوام بن لە بینینی ئاریەن تیڤی.